هاوکارمان کۆسار لە شاخی گۆیژێ و میوانێکی لەگەڵدایە تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت و ڕێکەمین تەوەرمان دەبێت کە کۆسار بێت لەگەڵمان و میوانێکی لەگەڵ دەویش ڕێباز عەبدول پسپۆڕی بوو مەلەرزەرزانی و هەروەها شیکەرەوەی کەشوهەوایە ئەمڕۆ کۆسار لەگەڵ ئەو میوانە و توێژی زیاترمان بۆ دەکات. کۆسار فەرموو لەگەڵ تاین بچۆرە لای میوانەکە و زیانیاریەکانمان پێ بڵێ بزانین ئایا کەشوهەوا لە گۆیژە چۆنە تۆ لە ڕادی بەستندانیت؟ کۆسار بەیانی تۆ میوانەکەت باش فەرموو. سانە ئاکام بانیتان باش من ئێستا لە ناو مجەمیدەیەکی زۆر ساردام بەڕاستی ینی هێزم لێ بڕاوە خۆم ئەوش خەتای میوانەکەم بوو کە ئێرەی هەڵبژاردووە بۆیە لێرەوە لەگەڵ میوانەکەمە باز لە پێشبینیەکانی کەشوهەواکەین باز لەو شەپۆ لە سەرمایە ئەکەین کە ڕووی لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی کردووە و بۆمان شیە کاتەوە کە بزانین ئەم شەپۆلە لەکوێوە هاتووە کاریگەریەکەی تاکەی ئەمێنێتەوە و پلەی گەرمی تا چەند ئەڕاتە ژێر سفرەوە باسی ئەرزڕوومتان کرد بەڵام ئێستا گوێتان لە شیکەرەوەی کەشوهەوا ئەبێت لەگەڵ منە کە بۆتان باسەکە کە پێشبینیەکان چین و چیمان پێڵن بە خۆشحاڵیەوە ئەم بانیە میوانداری زۆر بەڕێز مامۆسا ڕێباز عەبدولمان کردووە شارەزای بوومەلەرزەزانی و شارەزای پێشبینی کەشوهەوامان کردو مامۆسا ڕێباز ئەگەر بیتە ئێرە بۆ لای من بانی و باش سڵاوت لێبێ باسێکی ئەم شەپۆلەم بۆ بکە ئەم شەپۆلە لەکوێوە هاتووە و کاریگەریەکەی تاکەی بەردەوام ئەبێ و ئێمە ئێستا لە مانگی کۆتاییەکانی مانگی دوایین ئەم سەرمایەکی ئاساییە سڵاوتان لێبێ یوای بەیانێکی ئارام بۆ هاوڵاتیانمانە خوازم ئەم شەپۆلێکە ڕووی تێکردووینە لە دەریای ناوەڕاست بەشی ڕۆژهەڵاتەکەی ڕووی کردوتە ناوچەکانی هەرێمی کوردستان بە شێوەی جیاواز ئەم شەپۆلە لە کاتژمێرەکانی دەی شەوی پێنجشەممە لەسەر هەینی ڕووی کردە تەواوی هەرێمی کوردستان و تەواوی هەرێمی کوردستانی گتەوانێ شەپۆلەکە درێژە دەخایێنێت تا ڕۆژی دووشەممە بەدەوامە بێت بە شێوەی ناسەقامگی کە لێرە و لەوێ بە شێوەی پچڕ بە فربارینمان دەبێت و دابەزین پلەی گەرمەشمان دەبێت لە ناوچە شاخاوی ناوچە سنوورەکان لێرە و لەوێت تا ناقص 7 پلەی سەدید بۆ ناقص 16 پلەی سەدیمان دەبێت تاوەکو ڕۆژانی داهاتوو زیاتر دەبێت لە ناوچە شاخایەکان و بەنسبەت ناوچە سنتەری شارەکانەوەنێ پێشبینێکی لاواز دەکەین کە تا ناقص 2 بۆ ناقص 3 پلەی سەدی دابەزێت بەڵام ئەم کەشە کەشێکی ناساقامگیرەکە ڕووی تێکردوینەوە تێبینیەکەین و تەسەورەکەین کە کەشەکە درێژە بخایەنێت بۆ ڕۆژانی ئایندەمان بە تایبەت لە ئێمە لە ڕۆژی سێشەمەوانێت تاوەکو ڕۆژی هەینی ئەچینە ناو شەپۆلێکی دیکەی دابەزبوونی پلەی گەرماوە. ئەم شەپۆلی ئێلینایە کە ڕووی کردوتە هەرێمی کوردستانیا چ شەپۆلێکی ترەکە ئەم سەرماسۆڵی لەگەڵ خۆیان هێناوە شەپۆلی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان شەپۆلی ئێلنینۆیە کە چالاک بووە بەسەر زۆر ئاسایی کێشەمان نابێ ئەم شەپۆلی کە ڕووی تێکردووینە لە ئەنجامی ساڵبوونی بارستەی دووەمی ئێلنینۆی بەسەر بارستەی یەکەمی دیادەی لانینا کە دیادەی لانینا لە ڕۆژی پێنجشەممەدا کە برێرە لێ چەند شیکارەوەیەکیان کە شناسێک ئاماژیان بۆدا کە شەپۆلێکی بەفربارانبارینی بەهێز هەرێمی کوردستان نەگرێتەوانێت کە لاندێک ناوچە تامەتێ بەفربارین دەبێت کە تێبینی کراوە پێشبینیمان دەکرد کە گۆڕانکاری بەسەر کەشەکە بێت لە بەروی لانینا زاڵ بووە بەسەر شەپۆلەکاندا بۆیە لە تاوی ڕۆژی پێنجشەممە دایم شەپۆلێکی بارانبارینمان نەبوو کە لانینا بە ڕێژەی لە ساڵ 6 چالاک بوو بەسەر شەپۆلەکانی دەریای سوور چکە ئێمە شەپۆلەکانی ڕۆژی پێشەمان کە ئاماژەمان پێدا بوو کە شەپۆلێکی بێزی بارانبارین دەبێت لە دەریای سوور ڕووی تێکردوین بەڵام لە کاتژمێر دەی بە دوای شەوانی ڕۆژی پێنجشەممە شەوی پێنجشەممە لەسەر هەینی شەپۆلەکەی دەریای سوور بە تەواوی کۆتایی پێهات لە دەریای ناوەڕاست بەشی ڕۆژهەڵاتەکەی شەپۆلێکی دیکە ڕووی تێکردین کە وەک تێبینیمان دەکە و پێشبینیمان دەکرد درێژە بخایەنێت بۆ ڕۆژانی ئایندەوە تا ئێستاش لێ لەوێ بەدەوامی هەیە ئەوە ئەم شەپۆلێکە ڕووی تێکردوینە لە ئەنجامی ساڵبوونی دیادەی ئێلنینۆی بەسەر لانینادا کە شەپۆلی دووەمی خۆتی یاخود بڵێن بارستی دووەمی خۆتی بەسەر بارستەی یەکەمی دیادەی لانینا دازاڵی کردووە کە ئەمە ئەمان گەڕێنێتوانی بۆ ساڵانی کۆنتر کە شەپۆلی بەفروباران بارینەکان کاتێککە ئێلنینۆ زاڵ دەبوو بەسەر لانینادا شەپۆلی باران بارینەکانی زۆر بەهێزت دەبوو. مامۆستا ڕێباز
پێشبینی بارینی بەفری تر ئەکرێت لە ڕۆژانی ئایندەیە خودت ئەمە کۆتا شەپۆلی بەفربارینە بێت لە شاری سلێمانی و هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستاندا ئێمە تاوەکو ڕۆژی دووشەمە تا سبێنێکەش پێشبینی بەفربارینی لاوازی پچڕ دەکەین کە درێژە بخایەنێت بەهۆی چالاکبوونەوەی زیاتری بارستەی ئێلنینۆوانێت کە بارستەی ئێلنینۆ کاریگەری دەبێت لەسەر زەریای هێمن کاتێکە بازرگانی خاو دەکاتەوانێ کاریگەریەکانی زیاتر لە سند کیشۆری ئاسیا زیاتر دەبێت و ڕێژەی بارانبارینەکان و فبارینەکان زیاد دەبێت بۆ پێشبینێکی لاواز و پێشبینێکی کوتخایەن هەیە کەشبولی بەفربارینەکان تاوەکو ڕۆژی دووشەمە بەداوام بێت لە ناوچە شاخاوی ناوچە سنوورەکان بە شێوی پچڕ و پارێزگا سنتەری شارەکان زیاتر کەشەکانیان هەور و هەتاو و بۆ هەتاو هەندێک جار بۆ هەوری تاوا دەگەڕێت کە ئەمەش زیاتر کەشەکەمان نەسەقامی دەکات. مامەسا ڕێباس بابەتێکی تر هەیە ئەویش باسکردنە لە وشکە ساڵی ئایا ئەم ساڵ ئێمە گرفتی وشکە ساڵیمانە بێ بە پێی شارەزایی جەناب و بە پێی ئەو ئەزمموی کە جەنابێ هەتەوە ئەو توێژینانی کە پێشتر بینە ئێرە بۆت باس کردم مەجموعە توێژینەوەت کردووە ترسی وشکە ساڵی ماوە ئەم ساڵ لە هەرێمی کوردستانە بەپی ئەکواوە ئەیکۆن کە ئێمە وەریەگرین ئەکوا بۆ شەپۆلەکانی بارانبارینە و ئەیکۆنیش بۆ ئاوی سەر زەوی ئاوی ژێزەوی وەریەگرین تا ئێستا ئێمە ئەوی ڕێژەی بارانبارینمان هاوشەی پات نییە چکە ئێمە ساڵی پار تەنها لە مانگی حوتە تەنها لە مانگی دوودا ئێمە حەوت شەپۆلی بارانبارینمان هەبووە بەڵام ئەم ساڵ شەپۆلی بارانبارینەکانمان لە مانگی دوودا زۆر لاواز بوون زۆر کەمن لە حاڵەتی بوو دوو حاڵەت زیاتر کەمتر تێناپەڕێت کە ڕێژی بارانبارینەکانشی بە هەماشەوە کەم بووە بۆیە ئێمە لە ئێستادا ئەوی سەر زەویمان زۆر کەمە یعنی شەپۆلەکانی بارانبارینمان کەمە ڕێژەکانیان کەمە و پێشبینیەکان بەرە ئەومان دەباکە ئێمە لە 25 دووەوانی ئێمە دەچینە کۆتایی هاتنی و چلەی زستان لە بەدیاریکە لە 26 دووانی ئێمەچینە وەزی زستان واتە لە 26 دوو تاوەکو 23 ئێمە ئاچینە ناو شەپۆلی زستانەیەوانێ چلێ زستان کۆتایی پێدێت بۆیە پێشبینی لاوازی بارانبارینەکەن لە ماوەی ئەو 22 بۆ 22 ڕۆژ بۆ 25 ڕۆژەدا ئێمە پێشبینی لاوازبوونی بارانبارینەکەن بۆیە پێشبینیکی کوتخایەن هەیەت و لاوازیشە بەڵام تەمەنا ئەکەین کەوا ئێمە لە مانگی سێدا هەچوانێ بێش چەند شەپۆلێکی دیکەی بارانبارین ئەگەر لە دەریای سووری شۆ نەبێ بۆیکەوە دیادە ئێلانینا بەزە شەپۆلەکانی دەریای عەرەبی و هەروەها شەپۆلەکانی دەریای سووریشدا زاڵ بووە شەپۆلەکانی بارانبارین کە زیاتر لە دەریای ناوەڕاست و ڕوومەتیەکە چەند شەپۆلێکی بارانبارینمان ڕوو تێ بکاتەوەکو ئاسی بارانبارینەکانمان زۆر باش ببێت تاوکو لە ئەگەرەکانی کوشکە ساڵی دەرباز بین ئێمە لە ئێستادا لە بەدەم ئەگەرێک دەین یاخود لە بەدەم پێشبینیەکەن کەوا وشکە ساڵێکی مامناوەتمان هەبێت نەک ئەوشکە ساڵێکی بەهێزمان هەبێ وەک ساڵانی ڕابردوو کە ئێمە بەهۆی ڕێدابەزی بوونی ڕێژەی بارانبارینەوانێ شوشکە ساڵێکی بێزمان دەبوو بۆیە پێشبینیەکی کورتە و پێشبینیەکی تاوەکو ئێستا ئێمە بە تاوەتی نەگەشتونێتەوەی کەوا بڵێن بە پێشبینی لە 100 یاخود بە تاوەتی دەکەین کە لاریم کوردستاندا ئەم ساڵ وشکە ساڵی بێت ئەمە دائنین بۆ ماوەکانی داهاتوو لە ماوەکانی داهاتوودا بابزانین ئایا شەپۆلی بارانبارینەکان ڕوومانتێکە بۆ ئاسی ئاوی سەر زەوی زیاد بکات چکە ئێستا ئێمە ئەم ساڵ ئاوی ژێر زەویمان زیاترە لە ئاویستی لە ئاستی ئاوی سەر زەویمان ساڵی پار شەپۆلێک بۆ دوو شەپۆلی بەفربارین هەرێمی کوردستانی کەتەوانێ بارانبارینەکە زیاتر بوو بەڵام ئەم ساڵ بە پێچەوە نەبووتەوانێ هوکاری ئەمەش بۆ دەگەڕێتەوانی کە لە نینە ساڵی پەر لە مانگی یەکوانێ ڕێژیت چالاک بوونەکەیدا بۆزی بۆ لە 110 بۆ لە 120 لەندی حاڵەتە بوو بە لە 100 و بەرەونەمانە چ بەڵام ئەم کاژمێ شەشی ئەم بەیانی کە من راپۆتێکی دەستگایەکی ئەسیاری کەشوهەوای ئەمریکان بۆ گەڕاوەتەوانێ پێشبینی ناکرێت کە ئەتوانی بڵێن ئەمە پێویستە وەکو ڕیسالەیە یاکو نامەیەک لە کەناڵەکانی ڕاگەاند بەتەرێت لە کەناڵی کوسات نیوزەوە بڵاو بکرێتەوانێت تاوەکو وڵاتیان ئاگاد هەر بن کە ئێمە ئەم ساڵ پێشبینی ناکەین کە لانینا بەرەونەمان بچێت هاوشەوی ساڵی پار کە ئێمە لە مانگی سێدا بە دیاریکە پێش 23 ئێمە شەپۆلێکی بارانبارینی بەهێز هەرێمی کوردستانی گرتوانی کە ئێلنینۆ زاڵ بوو بەسەر
کۆی کشی شەپۆلەکانی بارانبارین و ڕێژەی بارانبارینەکانیشی زیاد کرد بۆیە بەپێ ئەو توێژینەوەیەوە کە ئێستا خەریکین بەدەوام کاری لەسەرەکەم تا ئێستا تاوا نەبۆشەڵا ماوەکانی ئایندەدا کە تاوا بوو بڵاوی دەکەینەوەوانێ پێشبینی ناکەن کە لانی نازاڵە کۆتایی پێبێت و ئێرنی نۆژ بە هەماشەوەی ساڵی پار بەهێزتر ببێتوانێت هۆکاری ئەمەش بوو ئەوە دەگەڕێتەوە ئێمە پیسبوونی ژینکە پیسبوونی هەوا پیسبوونی کەش بەزی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن هەبوونی هەوای شوچەیی لە کیشوەری ئاسیادا زۆر زاڵە و ئەمەش یارمەتی دەری ئەوە نابێتەوە ئێرنینۆ بای بازرگانی لە زەریە هێمندا خاو بکاتەوانێ و شەپۆلی بارانبارینەکانمان زیادکە بەڵکو بە پێچەوانەوە دیاتەی لانینا ئەبێتەوە هۆکاری ئەوەی کەوا بای بازرگانی خاو نەبێتەوە و ئێرنی نۆژ نەتوانێت زاڵ بێ بەسەر شەپۆلەکانە و بە فێربارین و بارانی زۆر ماوە بێنێ جامنیش بە پێی تێژینەوەکانی خۆم لەوات تۆزێکتر بمان بەسێ مامۆسا ڕێبازۆنە ساردی کردو لە ناقش شش پلەداین و لە ماوەکانی داهاتوودا ئێمە لە حالیان ئێستا لە ناقش شش پلەداین ماوەکانی داهاتوومان زیاتر دەبێت و لە درنگانی شەودا ئێمە لێرانەدا تا ناقز 11 بۆ ناقز 15 پلە لە شاخی گۆژۆ ئەزمە تۆمارەکەین کە هاتیم بۆ ئێرە لە ڕێگاوت هەواڵێکی دڵخۆشکەرم پێە ئەمێ لە ڕێگەی کەناڵی کورساتەوە بە هاوڵاتیانی بڵم جا ئەو خەبەرە خۆشە چیە و هەواڵە خۆشە چییە بۆی لە ڕێگەی کورسات نیوسەوە هاوڵاتیانی کوردستان بیبیستن هەواڵە خۆشەکەمان ئەوەیە ئێمە لانینا بارستەی سێمی خۆی لە دەستپێکی حفتەواتە لە ڕۆژی شەمەوانێ لە هەرێمی کوردستاندا زاڵەکات کە ئەبێتە هۆکاری بەزبوونەی پلەی گەرما بۆ ڕێژێکی زۆر باش کە لە سنتەری شاری سلێمانی ئاماژە پێ بدەین لە دەستپێکی هەفتەکە تاکە ڕۆژی شەمە دەکات پلی گەرما تا 13 پلە بەس دەبێتەوە لە کۆتایی ناوەڕاستەوەتا لە ڕۆژی سێشەمەوانێ ئێمە ئاچینە بەدەم بۆ بەیزبوونەوەی پلی گەرما جارێکی دیکە بۆ 90 پلی سەدی کە ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ ئەوەی ئێمە لە تەوقی وشکە سەرما و بەهێزی سەرماکە دوو دەکەوینەوانێ و کەشێکی نزیک بەهارەییمانە بێت و کەشێکمانە بێت کە تێتە پلێ گەرما بەس دەبێتەوە بۆی ئەمە هەواڵێکی خۆشچکوێ ئێمە لێرە و لێ ئاگادارین کەوا کەسانی بەتەمەن کەسانی نەخۆشە درێژخایەنەکان بۆ هۆی ئەویکەوە کاتێک کە پلەی گەرما زۆر دادەبەزێت و حاڵەتی سەرما و بەستەڵک و زوقم دروستە بێت کێشی تەندروستیان زیاتر دەبێت من پێم باشە ئەمە ببەسمانێ بە بابەتێکە چەندە دوور و نزیک ڕبت و زەبتی بێکتریۆنیە بەڵام وەکو هۆشیارکردنەوەیەک و خۆپارێزیەک بۆ هاوڵاتیانمان ئاماژی پێ بدەم پێشەوەی کە ئاماژە بەوە بێ مامۆسا ڕێباز هەموو جارێک ئەوەمان بیستووە ئەڵێن ئەگەر زستانەکە و سەخت بێت و سەرماوسۆڵە بێ هاوینێکی گەرمیشە لە ڕێگایە بێ جا ئێستا ئەمێ پرسیاری ئەوە بکەم بزانم ئەم ساڵ بەپێی پێشبینیەکان بەپێی تەجروبەکان و توێژینەوەکانی جەنابێ ئەم ساڵ هاوینەکەمان چۆنە بێ ینی هاوینەکەشمان هەرە و گەرمایی ساڵانی ترە بێ یاخود نەخێر ئەم ساڵ تۆزێک فێنەکە بێت و جەوەکەی خۆشترە بێ Black Grant IX James Webb Space Telescope Hubble Space Telescope Aqua Icon International Space National ئەمانە کە کۆمەڵێک دەستگای هەستیاری کەش و هەوان ناسا بەشێکیانی لە ماوەکانی ڕابردووتان لە ساڵانی ڕابردووتە ڕوانی بۆ شێ ئەسمان کردبوو بەپی ئەو توێژینەوانی کە لێوانەوەوانێ بە شەپۆلەکان ئەگەڕێتەوانێ بۆ دەستگای پەیوەندیداری ناسا بۆ شیکەرەوەکانی کەش و هەواکە ئەنجامێدا ئێمە هاوینەکەمان تا ئاسێک بە پلەی گەرما بەرزەبێتەوانێت چکە ئێمە لە ساڵی دووەمی گۆڕانی کەشوهادەن گۆڕانی کەشوە لە 2024 دەست پێێتەکە تا 2030 ئەخایەنێت بۆیە ئێمە هاوینەکەمان بەپی پێشبینیەکان بەپی ئەو شەپۆلانی کە لە دەریەکە لە ڕێگەی بارستەی سووری تۆخ و سووری کاڵەوە بۆمان دەگەڕێتەوە هاوینەکەمان هاوینێکی پەسبوونەی پلەی گەرمای زیاتی تێتەوە مارەکەین لە ئێستادا ئێمە ناتوانین بڵێن پلەی گەرما بە شێوەیە مەسەلەن 45 بۆ 50 پلە زیاد دەکات بەڵام پێشبینی ئەەکەین کە شەپۆلەکانی بە گەرمامان لەوەزی هاویندا بەرز بێت و هەندێک لێرە و لەوێ ئاماژی پێ دەدەین کەوا ڕەنگە وەکو پێشبینێکی کوتخایەن پلەی گەرما بێتە هۆکاریەوەیکەوە ئەو کەسانەی کەوا لە شوێنە دەرەوەکانان هەست بە بێتاقەتی و بێزاری بکەن بۆیکەوە شبۆلەکانی گەرما ئەبێتە هۆکاری ئەویکەوە تووشی ناڕەحەتی و سەغڵەتیان بکات بۆیە ئێستادا ئێمە کاتێک کە توێژینەوەکان تەواو دەبێت دواتر دەتوانین ئاماژە بۆ بتین ئایا هاوینەکەمان سەخت دەبێت یاخوددا بەڵام پێشبینێکی کوتخایەن هەیە کە بەهۆی ئەوی کە لانینا بەداوامی دەمێنێتەوە بە چالاک بوونەوەی لە مانگی 4 و 5 و 6دا تا نزیکی مانگی حوتیش بە بەداوامی ئەمێنێتەوەنێ ئەگەر یەکی کوتخایەن هەیەکەوە هاوینەکەمان هاوینێکی ساخت بێت و هاوینێکی قوزمان هەبێت و هاوینێکمانە بێت کە زیاتر بارسەکانی خۆر بە شێوەی ستونی زیاتر لە کاتژمێر دەوانێت تا کاتژمێر 4
بدات لە زەویەکانمان کە ئەمەش ئاستی گەرمبوونی زەوی و ئاستی بەزبوونەی پلەی گەرمامان زیاتر دەکات. دەستەکانە خۆش بێت مامۆسا ڕێباز عەبدول شارەزای بوومە لە زەزانی و پێشبینی کەشوها کە ئەمڕۆ لەگەڵماناوی زۆر زۆر سپاس. تۆزێکی تر لێرە بین هەستەکەم ناتوانین بڕینەوە بێت چاوەڕێ بکەین تا هەتاوێکی باشێتە دەرەوە هەتایەک لێمان بە. خۆشەویستان ئەوەی کە گوێتان لێ بوو هوتەی شارەزایەکی بواری کەشوهەوا و بوومە لە زەزانی بوو لە شاری سلێمانیە. ساناو ئاکام من ئەگەڕێمەوە لای ئێوە تەوەری یەکەمی بەرنامەکەمان لەسەر شاخی گۆیژە پێشکەشکردن بۆ هیوایم کە ئەگەر هەر کەسێک بە تەمایە ئەمڕۆ بێتە ئێرە لەبەرەوەی بەم بەیانی زۆرش هاوڵاتیان یەن تاکوتەرا هاوڵاتی یەن بۆ ئێرە بۆ وێنەگرتن و بۆ ئەوەی کە بتوانن جەوێکی خۆش بەسەر بەرن بەڵام بەڕاستی زۆربەی شەقامەکە بەستوێتی وە سەرمایەکی لە ڕادە بەدەرە بۆیە داواکەین ئەگەر هەر کەسێک ئەوێ بێت بۆ سەر شاخی گۆیژە و ئەزمەر تکایە ئاگاداری خۆی و تەندروستی خۆی بێ. من ئەگەڕێمەوە لای ئێوە. دەست خۆش کۆسار دەست خۆش ماندوو نەبیت. ماندوو نەبیت. سپاس بۆ تۆ میوانەکەت.